بۆچی ڕێژەی تەلاق ئەوەندە زۆرە لە دادگاکان؟ ئایا لە دادگا ڕادەگەیەندرێ بۆ نمونە کە ساڵانە یاخود مانگانە چەند جیابوونەوە هەیە ڕێژەکەی چەندە؟ ئێمە ئەگە تەمەشا بکەین ساڵی 79 من دەورەم هەبوو لە محکمەی ئەحوال شخصی و ئەوانە کە تەڵەبەی قانون بووم هێشتا تەخەرزم نەکرد لە پۆلیسێ ببوومە چار ئەو ساڵی ئاگادار بووم کە ئیحساواتە سەرژمێری ساڵانە دەکرێت بزان چەند داوایان هەبووە مۆزەفەکانی محکمەی شەرعیە هەموو پەکویان بووی دەیانگو پەکو دەبیشتیوە منیش پێمان سیر بگوتمان چ قەومایە ئەو ساڵ وە بزانم 48 حاڵەتی تەلاق هەبوو لە هەولێر و دەوروبەری 48 حاڵەت وتم ئەوە چیە گوتی بە حیاتی خۆی هیچ ساڵێک بۆچی ئەو ساڵ نەبووە 48 حاڵەتی تەلاق معنای 48 خێزان تێکچوو 48 کۆمەڵە منداڵ بێ سەرپەرشت بوون ئەوها ئەو تەحلیلاتانیان دەکرد ئێستا لە ئیحسای محاکم تەمەشا بکە ئێستا ئەو کاتی یەک قازی شەرعیەمان هەبوو ماوەیەک دوو بوون ینی پێڕادەگەیشتن بە داواکە ئێستا لە ناو هەولێرێ بەس هەولێر ئەنکاوە کاتی خۆی دادگای لێ نەبوو کوشتەپە لێ نەبوو مەسیف لێ نەبوو حەریر لێ نەبوو ڕواندز لێ نەبوو ئەوانە محاکمی لێ نەبوو هەمووی زۆربەی زۆری ئەو دەور و پشتەی هەموو داهاتەوە هەولێرێ بە هەمویان ئەوجە 48 حالەت تەلاقمان هەبوو لە هەشتاکەن ئێستا بەس لە ناو محکمەی هەولێرێ دادگای باری کەسی وە بزانم هەشتیان نۆ دادوەرمان هەیە یەکی ڕۆژە 20 داوایان هەیە جا حساب بکە باشە بۆچی ئەوەندە لەوانەیە تو پێم بڵێ آخر ئەو کاتی هەولێرش گچکە بوو ڕاستە هەولێر گچکە بوو ئێستا هەولێر گەورە بوو بەڵام ڕێژەکە گەلێک زۆرە ئێستا